ولی تماشاوانێژەیە دی لە 2020 وەرە حتا ئەنها ئەمریکا چەندین جاران گروپên çekdar û serkirdên van grupan û hevdem çekdarên van grupên çekdarên nava Iraqê kiriye amançen bizanbî gelo ev prosesê berdam be an vêrê wê rawasta û rawj di berevkî vegeyt. Esîr el şerovekarê siyasî li Bexdad gelmeye birêz efîr demata baş be. Êdî bi armanjkirina wan do serkirdên grupên çekdar li Bexdad bi dîd nate wê proses bidawî be yan armanca Amerîka hêş tane. بەڵێ سەڵاوی خی گەورەتان لێ بێ سڵاو لە کوردستان 24 و بینەرانی بەڕێزیشتان وەک دەردەکەوێت ئەمریکا کۆمەڵێکی زۆر بڕیاری دەرکردووە بۆ لەناوبردننی هەموو ئەو سەرکردانەی کە دەستیان هەبوو لە هێرشکردنە سەر بنکەکانی لە ماوەکانی ڕابردوودا لە هەریر و ئەسەد هەروەها لە سووریاش ئەو بڕیارانەی کە ئەمریکا گرتوێتە بەر ڕاستیەکەی لە دوای هێرشەکەی سەر ئوردنەوە بە شێوەیەکی ڕوون زۆر دەرکەوتن. ئەمریکا دەسەڵاتی تەواوی داوە بە جۆ بایدن بۆ ئەوەی کە بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ کۆنگرێس دەستدرێژی بکاتە سەر خاکی عێراق و هەر شوێنێکی بێت بردومانی بکات چ لە ناوخۆی عێراق چ لە ناوخۆی سووریاشدا هەر لەبەرەوە دەڵێم پێم وایە کە شەڕەکە بەردەوام دەبێت شەڕەکە تازە دەستی پێ کردووە چونکە پێش ماوەیەک لە عکاشات و قائیمیش دیسان ئەمریکا چەکدارەکانی بردومان کرد هەروە شەوی ڕابردوویش دوو سەرکردەی حیزبوڵڵای کردووەتە ئامانج کە ئەمریکا پێی وایە ئەو دوو سەرکردەیە دەستیان هەبووە لە هێرشکردنە سەر بنکەکانیان لە عێراق و سووریا وەکوە و دەردەکەوێت کە ئەمریکا سووریا لەسەر بەردەوامیدان بەم هێرشانە بڕیاری داوەکە هێرشەکان بەردەوامی پێ بدات بەداخەوە ئەمەش دۆخەکە دەکباتە قۆناغێکی مەترسیدار و حکوومەتی عێراق ناتوانێت چارەسەری ئەم دۆخە بکات. پێم وایە پێشاتی زۆر ترسناکتر دێتە پێشەوە چ لەسەر ئاسی سیاسی چ لەسەر ئاسی ئەمنیش. ئەو پێشهاتێن ترسناک یا هەری زەق کە تۆ پێشبینیت کە بوسا ڕەوشە عێراقی چ نەگەل و کوبێنە پێش. بەڵێ بڕوام وایە کە جۆرێک لە گومان هەیە لە نێوان هێزەکانی عێراق و هێزەکانی ئەمریکا بەتایبەتی دوای ئەوەی کە ئەبوو باقر سەعەدی کوژرا ئەمە مانای وایە کە گومانێک هەیە لە ناوخۆی عێراقدا کە کۆمەڵێکی زۆر کێشەی دیکە لە دایکدا لە ناوخۆی بەغدادا چونکە ئەم پرۆسەیەکی ئاسان نەبووە ئەوەی کە ڕووی داوە وەکو سەدمەیەک و شۆکێک وابوو بۆ حکوومەتی عێراقی چونکە لە ناوخۆی بەغدادا هێرشەکە ئەنجام دراوە پێویستە ئەمریکا پاساوی هەبێت بۆ ئەوەی کە کردوێتی من بڕوام وایە کە پەرلەمانی عێراق داوایەک دەکات بۆ کۆبوونەوە هەروەها گفتوگۆکردن لەسەر ئەو دۆخەی کە لە بەغدا ڕوویداوە پێم وایە پەرلەمانی عێراق محەممەد شیع سوودانی بانگهێش دەکات بۆ ئەوەی ڕوونکردەوە بدات لەسەر و هێرشانی ئەمریکا لە ناو بەغدادا ئەنجام درراوە بە شێوەیە گشتی قسە بکەین بێگومان ئەو هێرشانە کێشەی زۆر بەدوادادێت کێشەکان دەداقنەوە ڕەنگە لە ناوخۆی عێراقیشدا کێشەی گەورە دروست بن بە تایبەتی لە نێوان گروپە شیعەکان خۆیاندا پێم وایە کە ئەمریکا زیاتر دەسوەردان دەکات لە ناوخۆی عێراقدا ئێستش دەسوەردانی زۆر ڕاستەخۆی ئەنجام داوە پێم وایە ئەمریکا جارێکی دیکە سزای زیاتر بەسەر عێراقدا سزەپێنێت کە ڕەنگە پێم وایە ئەو سزایانە زۆر ترسناک بوون لەسەر گەلی عێراق با چاوەڕوان ببین و ببینین بزانین باڵێزی نوێی ئەمریکا چی دەکات لە عێراق و چی پاکێجێکی پێ بوو ناو عێراق پێم وایە کە دۆخەکە لەوە دوورترە ئێستا بتوانین ئامادەکاری بۆ ئارامبوونەوە بڵێ کەواتە خواستێک هەیە و حکوومەتە عێراقی هەوڵ بدات هێزی نەپەیمانان لە عێراقی دەرکەبن تایبەتیشی ئەمریکا گەلو عێراقی چ کارین هەنە دشێت هێزên هەفپەیمانان و ئەمریکا ناچارکێت لە عێراقی بکێشن دەبێت تاوقی تێدا. بەڵێ زۆر قورسە بەداخەوە ئێستا ئەوەی کە باسی دەکەی زۆر قورسەکە بەپێی لێدوانەکانی بەرپرسانی وەزارەتی بەرگری ئەمریکا تەنانەت ترامپ و بایدنیش ئەویان وتووە کە یەکەم کە تاکەلایەن کە بتوانێت ئەمریکا ناچار بکات لە عێراق بچێت دەرەوە ئەو حکوومەتی فیدراالیە بەم پڕوام وایە کە تاوەکو ئێستا حکوومەتی فیدراالی بە شێوەیەکی فەرمی داوای لە ئەمریکا نەکردووە لە وڵاتەکە بچێتە دەرەوە هەروەکو وەزیر ئۆستنمان بینی باسی لەوە کرد کە ئەمریکا لە عێراق دەمێنێتەوە تا ئەو کاتێک کە ئامانجەکانی بەدیهێنەوە یاخود تا ئەو کاتانی کە تا ئەو کاتێک هەموو شتێکی بەدەستی ناو کە بۆی هاتووە ئەمڕۆ بەشێک لەلایەنەکان وای دەبینن کە هەبوونی ئەمریکا لە عێراق نەک تەنانەت مەترسیە بۆ سەر لایەنی سیاسی بەڵکو
لایەنێکی مەترسیدارە بۆ سەر ناوچەکە بە تەواوی هەر لەبەر ئەوە پێم وایە کە عێراق بۆ ئاڕاستەیە دەڕوات کە قۆناغێکی دیکە بێت قۆناغ یەکلایکردنەوە ململانەکان بێت ئەمریکا دەوێت ململانەکان یەکلای بکاتەوە لەگەڵ ئێراندا لە ناوخۆی عێراقدا هەروە وڵاتانی دیکەش دانوێت ململانەکان لەگەڵ ئێران یەکلای بکەن لە ناوخۆی عێراقدا پێم وایە دۆخەکە خراپترە. بەڵێ برێس ئەفیر الشراشر و بەکاری سیاسی لە بەغدا گەلێک سوپاس.